لەگەڵەوەشدا کە هاوپەیمانێتێکی نێونەتەوەیی بە بەشداری 65 وڵات و نەتەوە و ڕێکخراو بە سەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێرشی ئاسمانی دەکەنە سەر ڕێکخراوی تونڕەوی دەوڵەتی ئیسلامی لە هەردوو وڵاتی سووریا و عێراقدا، بەڵام هێشتاش ئەم ڕێکخراوە ئیسلامیە سوننەیە بەردەوامە لە جم و جۆڵە وێرانکاریەکانیدا. سەرچاوەکان ئاماژە دەکەن بەوەی ئەم ڕێکخراوە ئیسلامیە میکانیزمی جۆراوجۆر بەکاردێنێ بۆ ڕاکێشانی خەڵک. بەڵام پرسیارەکە لەوەدایە لەگەڵ ئەم هەموو درڕندایەتی ئەم ڕێکخراوەدا بۆچی خەڵک پەیوەندیان پێوە دەکەن. It's a naivete, but it's those who feel like they're fighting a cause. ساویلکەی خەڵک ئەوانەی وا هەز دەکەن کە شەڕ لە پێناو مەبەستێکدا دەکەن وەهایان تێگەیاندراوە کە ئەمریکا بەدکارێکی گەورەیە، هەرچەندە ئەمریکا چوو بێتە هەر شوێنێک ڕۆڵی ڕزگاریکەری هەبووە نەک داگیرکرد. ئازادی بۆ ئەوانە ڕەخساندووە کە ئازادیان دەوێت دەشگوترێت ئەوانە زۆر بەهرەدارن لە دروستکردنی پەیوەندەکانیاندا و پێکێنانی تۆڕی پەیوەندی لەگەڵ گەنجاندا، بەتایبەتیش ئەوانەی لە پراوێزدان و هیچ وابەستەیەکیان نییە لە ژیاندا. دەوڵەتی ئیسلامی استراتیژێتی ترس و تۆقاندن و کوشتن بەکاردێنێ بۆ چەسپاندنی ئایدۆلۆژیەتی ڕقوچینەی خۆی بەبێ گوێدانە هیچ بەهایەکی مرۆڤایەتی. لە عێراق و لە سووریا دەوڵەتی ئیسلامی هەموو ئەوانە لەناو دەبات کە پێچەوانەی خوێندنەوەی توندوتیژیانی ئەم ڕێکخراوە بێت بۆ ئاینی ئیسلام. دەوڵەتی ئیسلامی بۆتە مایەی ناچارکردنی سەدان هەزار کەس تا جێگی خۆیان جێبێ هێڵن بەهۆی بڕوای ئاینیەوە بێت یان بەهۆی دژایەتیکردنی فەرمانڕەوایەتی ئەم ڕێکخراوە. جا ئایا سونەن یان شیعە، کریسچیان، ئیزەدی یانیش هەر نەژاد و ئاینێک بێت کە سووریا و عێراق نیشتمانیانە. بەردەوام چەکدارە تونڕەوەکانی دەوڵەتی ئیسلامی لە هێرشکردندان بۆ سەر کەبایەتی ئاینی و نەژادیەکان و بە زەبری هێز ناچاریان دەکەن ئاینی خۆیان بگۆڕن یانیش دەبێت جزیە بدەن. ئایدۆلۆژیە ژەهراویەکەی دەوڵەتی ئیسلامی و هەڕەشە و مەترسیە توندوتیژەکانیش وهایان کردووە کە ئەم کەمایەتیە نەتوانن لە زێدی خۆیاندا درێژە بە ژیانیان بدەن و درێژە بە بەشداری چەندان سەدەی خۆیان بدەن وەک بەشداریکردن لە مێژووی کولتوری دەوڵەمەندی ئەو ناوچەدا. هەموو ئەو راپۆرتانەمان بینیوە سەبارەت بە کوشتن و ڕەفاندن و بە کۆیلەکردن و ناچارکردنی ژنان و کچان تا هاوسەرگیری لەگەڵ چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامیدا بکەن یانیش ئەوە تا دەکوژرێن. هاوشێوەی بۆکۆ حەرام و ڕێکخراوە ئیسلامیە تێرۆریستیەکانی تر دەوڵەتی ئیسلامی بەرپرسە لە کوژرانی هەزاران خەڵکی سیڤیل لە عێراق و سووریادا و هەروەها شێرشکردنە سەر ئێزیدی و کریسچیان و موسڵمان و ئەوانەی ئایدۆلۆژیەتی ڕادیکاڵی ڕەت دەکەنەوە. کۆشکی سپی دەڵێت استراتیژێتێکی تایبەتی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەتی ئیسلامی. That is focused on building the capacity of local forces to take the fight on the ground to ISIL. ئەو استراتیژە لەسەر بنشینەی پێگەنانی توانایی ناوخۆییە لەسەر زەوی تا لە ناو وڵاتەکەی خۆیاندا شەڕی ئەم ڕێکخراوانە بکەن. هەندێک لەو هێزانە مەشق و ڕاهێنانیان پێدەکرێت و پرچەک دەکرێن و دەگەڕێندرێنەوە شوێنەکانی خۆیان بۆ شەڕکردن. ئەمەش کرۆکی گرنگی استراتیژەکەمانە. لە هەندێک باردا لەشکری ئەمریکا بەشداری هەبووە لەسەر زەمین وەک یارمەتیدان بۆ گەڕاندنەوەی ئەو هێزانە بۆ شەڕ و ناشتوانن بڵێم بەم زوانە ئەم استراتیژەتە دەگۆڕدرێت. بەلای پسپۆڕانەوە کۆتاییهێنان یان سنووردارکردنی هەڕەشە و مەترسیەکانی دەوڵەتی ئیسلامی هەر تەنها لە ڕێی لەشکریەوە نابێ بەڵکو پێویستیشی بە بەرەنگاربوونەوە هەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە و هەروەهاش چەسپاندنی ئەوەی هەموو کەسێک ئازادە لە بڕوای ئاینی خۆی.